میوانداری خاتونێکمان کردووە کە کاری چنین ئەکا وەک ئێستا لە ستۆدیۆدانراوە لەسەر جل و هەروەها وەکو ملوان کە دروستکردن و گوڵە ئێخە و جا ئێمە ئەچینە لای ئەو خاتونە خۆی بۆ ئەوی بزانین کە کارەکانی بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە ئەو کەرستانەی کە زۆرترین چنینیان لەسەر ئەکا بە شێوازێکی گشتی چین و هەروە باسێکیش لە ئەزمونونەکە ئەکەین با بزانین لە کێکەوە دەستی بەم کارە کردو ئەو خاتونەش خات و ڕێژین سدیقە کە ئێستا لامان ئامادەیە خات و ڕێژین سلااو لە بێت و بانی و باش سلااو لە ئێوەش بانی ئێوەش باش بێت و بانی بینێرانیش باش بێ بەخێر بێت سەرچاوم بۆم دەرفەتە بەخێر بێت ناساندنی زیاتری ئیشەکەم و کارە دەستەکان بەخێر بێت سەرچاوانجا خات و ڕێژین با لە ئەزمموی بەڕێستانەوە دەست پێ بکەین ماوەی چنێکە سەرقاڵی ئەم کارە جوانانەی لە چیەوە بوو دەستێ پێ کرد بیرۆکەکە لە چیەوە لە لای تۆ دروست بوو کە بیرلۆ بکەیتەوە کە کارێکی هاوشەوەی ئەمە دەست پێ بکەیت و دواتریش کارەکەت زیاتر گرنگی پێ بدەیت و پەیجێک بکەیتەوە و بە شازێکی گشتی ئەگەر باسی ئەمەمان بۆ بکەیت تقریبان بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا هەر پارچەیەکی لە ئیشی دەستم ئەبینی زۆر لی ورد ئەبوومەوە بەنوعی دیقەتمە هەموو جارە ئەموت ماشەڵڵا ئەمە چی ئەم دەستە ئەو شتەی دروست کردووە ئیتر هەتا ڕۆژێک وای لە هات خۆم یەک دوو پارچەم ئەوەنیا شتی سەرەتایی کڕیم و هێناوتم بامیش خۆم تاقیکەمەوە بزانم ئەتوانم شتێکی جوان دروست بکەم سەرەتا گوڵێکی سادەم دروست کرد و ئیتر هەر لەوە شتی زیاتر و کەزانیم جوان دەرەچێت و ئەتوانم ئەها دەست و پلی ئەوە هەیە کە بتوانی شتێک دروست بکەیت شتی زیاتر و زیاترم دروستە کرد لە سەرەتاوە پارچەکان زیاتر بۆ خۆم بوو و دواتر بۆ کەس و کار و ڕەفیق و پاڵپشتێکی زۆر زۆریشم هەبوو بۆی کە هەموو جارێک شتێکم دروستە کرد ئەنوت زۆر جوانە بەردەوام بە شتی زیاتر دروست بکە ئیتر لەوە هەر بە بەردەوامی تقریبان بەوانی 3 ساڵە بەڵام وەکو ئیشێک ساڵێکم ترە وەکو پیجێکم داناوە و ئیشێکی تایبەت بە کردومە بە ئیشێکی تایبەت بە خۆم دەستەکانە خۆش بجا ئێستا بەدەم ئەوەی کە ئێمە گفتوگۆکەن لە گاڵجەنابەت نمونەیەکیشت هەناوە گوڵەیەخەیە ئەوەشمان بۆ دروستەکەی باسێکمان بۆ بکە ئەمە لە چیۆ دەستە پێ کردو لەکوێ کارەکە بە تەمای چی لێ بکەین بەڵێ ئەم پارچەیە تقریبان بۆ ئەوی ینی کاتمان زۆر لێ نەبا هەروە بەڕووی کامێراکە بیگری هەرم کامێرایە کە بەرامبەر تازێت کێشی فەرمو قسەی لەسەر ئەم پارچە قوماشە پێوترێ پارچەیەکی قوماشی فۆم فۆمی چنینە تایبەتە بەم ئیشانە گوڵ ئێخە و ئیتر هەر بابەتێک لەوانەی کە بتەوێت دروستی بکەی وەکو پارچە لەسەر ئەم قوماشە دروست دەکرێت و ینی تایبەتە بەو ئیشە باشە و شێوازیشی زۆرە بەپی تەنکی و ئەستوریەکەی بۆ ئەو شتی کە بتەوێت بەکاری بێنی ئەگۆڕێ ئێستا من ئەمەم هێناوە سکێچێکی لەسەر ئەکێشی هەر شتێک خۆت بتەوێت گوڵ بێت هەر شتێک حەزل لێ بێ لۆگۆیەک بێ هەر شتێک بێ ڕستمەکەی لەسەر ئەکێشی و دواتر ناوەکەی پڕەکەیتەوە بە هەر شتێک خۆت ئارەزوی بکەیت و بتێت شتێکی جوان دەرچێت. باش ئێستا ئەمڕۆ قەراریا چیمان بۆ دروستکەین لۆگۆیەکی شانێڵم هێناوە تقریبان سکێچەکەیم کێشاوە و ئەوەی کە کات زۆرە بە نەقێمەکانیم لەسەر دووریوە و ناوەکەشی بەپی ئارەزوی خۆتە ینی ئەمە شتێک نییە بڵێ ئیلا ئەبێ بۆ شتە پڕکرێتەوە ئێستا من ئەم لە برۆی موروەکانم ڕەناوڕەنا نەقێمەکانم ڕەناوڕەنا بۆیە تۆزێک لە موروی عینەن شێوەی نەقێمەکانم هێناوە پێی پڕەکەمەوە و تەختی فۆمەکەشم ڕەشە بۆیە زیاتر زەنگیانە و ئەمە پێوتری قەسەبی شکاو زەنگیان و ئەم بابەتانی شتە وردەکانی ڕەشم هێناوە این بۆ نمونە ئەگەر فۆمەکە بێجی بووایە زیاتر هەوڵمەیە بێجی بەکاربێنم باشە با ئێستا دەست پێ بکەین بزانین بە شێوازێک پڕی ئەەکەیتەوە خۆی بۆ کارێکی وەکو ئەمەی کە ئێستا بەدەستەوەی چەنە پێچێ خۆت وەکو کات تقریبان سعاتێکە بات سعاتێک سعات و نیوەکە بات هەموو کارەکە خات و ڕێژ ئەمەی کە ئێستاش حازرە کردووە نە ئەمەی کە ئێستا ئەمە تقریبان نیوە ناچڵم کردووە باش ئەنی مەبەستم ئەوەیە کارێکی تەواو کاتێک کە گوڵەیەخەیەک دروستەکەی ئیتر یا لۆگۆیەک بێت چەندێکە پێچێ بۆ سعاتێ بۆ سعات و نیوە لە سەرەتاوە ینی کە لە قوماشەکەەوە ئەیهێنم و ڕسمەکە وەرەگرمەوە لێی سکێچینی بۆ وەکەم ئیتر سعاتێ بۆ سعات و نیوەک ئیتر هەمووی کامل ئەبێ باشە کاتە فەرموو دەستکە بە ئیشەکەت جا ئەژین بەدەم ئەوەی کە
ڕێژن خان سەرقاڵی ئیشەکەیتی بەم کۆمەڵک لە ئیشەکانیشی نیشانی بینەرانمانی بەم ماشەڵڵای لەبێت لە زۆرێک لە بوارەکانە دەستڕنگ نەخۆی باسی ئەوەی کردوتی چەند ساڵێک بن لە ئێستا کاری کەسەکانی کە ئەبینی ئەوی ماشەڵڵای لێبێ ئێستا بێ بۆ ئیشەکانی خۆی ماشەڵڵا بکەیت ئەمە هێنکێکی زۆر جوانە دروستی کردووە کەرستی جیاوازیشی تیا بەکارهێنا هەر لە لیرەوە کە خشەخشێکی یەکجار زۆری هەیە تاکو نەکەمەکان خشەوە جوانە بەڕاستی جلی کوردی بەوە جوانە و ئەوەی کە ئەمە یەکێک لە نمونەی ئیشەکانێتی لە بواری جلی کوردیە کاری تریشت کردووە ئەوانش کراسم نەکردەوە بەڵام کەوام بەڵە دروست کردو کەوا و سەڵتە و چەند پارچێکی جلی کوردیشمان دروست باشە جا باسی جلی کوردیمان کرد ئەژین ئێستا بابێنە سەر ئەوەی کە ئەماشی هەیە ئەکسسواراتیش نابێت بە قسەکەی خۆی خشەکەشی هەرتیا بەکارێناوە بەڵام زۆر جوارە و زۆریش جلی کوردی کەشخاکە ئەم جۆرە لە ئەکسسواراتانە ئەمەی دروست کردووە و بیری لە هەموو پێداویستەکانیش کردوێتەوە بۆی کە جوانتر دەرکەوێت ئەمەش پشتێنەکەیەتی کە زۆر جوان دروستی کردووە ئەژینجا جلی کوردی خۆی بە ئەکسسوارات و ئەوەنەی کە جوانیەکەشی دەرەخە جوانتر ئەبێت خاتوڕژن هەر لەگەڵ دەستپێکی کارەکەدا لە گوڵەیەخەوە دەستە پێکرد یا ئەکسسواراتەکانی تریش یاکەم بەرگەکان لە چیەوە دەستە پێکرد یەکەم جار هەروەکوتم لە پارچە گوڵێکەوە دەستم پێکرد بۆ ئەوی خۆم تاقی بکەمەوە ئەنجا گوڵی زیاترم دروستە کرد و ئەمنا بەهێلەکێک بۆ خۆم بە خۆم دروست بکەم بۆ کارەکەت دواتر وەکو کارێک بیری کردەوە کە ئەمە بکەیت بە کارێک بۆ خۆت زۆرتر لە چیەوە دەستە پێکرد لە گوڵئێخە لە گوڵئێخە و لە بابەتی جلی کوردی یعنی سەرسنگ و پشتێن و لەو ئێستا ئەمە بەدەر لە گوڵەیەخەکە کە بۆ جلی کوردیە ئەم ملوانکە و پشتێن و چی تریشی تایە مەدالیای تایە مەدالیا و فەقیانە ڕاگیری تایە ئەمە چیە ئەمە فەقیانە ڕاگرە بەڵێ بۆ جلی کوردی عادەتەن خانمان فەقیانەکانیان زۆر بێزاریان ئەکارشل ئەبێتەوە گرێەکانی ئەکرێتەوە جا پارچەیەکی جوان ئەگەر لیرە بێیان ئەگەر بوو بەردانە بێ دروستمان کردووە و ئەتوانین بیەی لێرە هەم وەکو شتێک جوانە و هەم پارچێکی زۆر بچووک و ناسکە بێت پێوەی لە گرێ و لە شلبوونەوە نەجاتەیەکی زۆر تازە سەحر زیادیان کردەوە بۆ جلی کوردی بەس بەڕاستی گرنگە یعنی چونکە ڕەنگە لە سەردەمی زۆر بیریان لەوە نەکردبێتەوە کە فەقیانەکەیانەدا ئەژین بێژگە لە گرێکەش سەحر کە فەقیانەکە ئیتەوە بەسەردەستا هەریەتەوە خوارەوە پێویستی بەم پارچەیە ئەبێت ئێستا جا ئەژین کارێکی دیکەشی کردو بەسەر ئاوێنەیە نووسینە کە ئینجا نەقێمی داوە لە دەورەکەی باسێکی ئەمەمان بۆکە ئەم نووسینە ئاەت الکورسیە زیاتر ئەو بابەتانە بۆ سیارە بۆ هەڵواسینی ئاوێنەی سیارەکەی و ئەتوانین بکەین بەسەت لەگەڵ سویچەکەیە وەکو مەدالیای ئەمە مەدالیای گەورەی و لەوێ شۆ کوونمونە مەدالیا بچووکەکانی تایە هەر لەسەر ئەم قماشەی کە نووسیوتە ئەوە پارچەکەی خۆمان ئێمە نیکەین بەڵێ حازرە و بە مادەی CNC و لێزەر ئەو ئاەتانە ئەنووسرێ و هەر شتێک خۆت حەزل لی بێت ناو بێت ئیتر هەر ئاەتێک بێت خوازیاربی لەسەری بۆ دروستەکەین بە شکڵی گۆڵ بێ سلڤەر بێ و ئیتر کە هێنامانەوە دواتر ئیش و وردەکارەکانی خۆمانی خێنە سەر باش دەستەکانە خۆش بە فەرمو ئیشەکەت بکەجا لەسەر بەرگی گۆشەکانیش کاری زۆر جوانی کرد بەڕاستی مەرەمان ئەیبینن بەڕاستی جوانە ئەژێت لە کارەکانی هەمویان زیاتر دوو بەرگە گۆشەکەم پێ جوانترم جوانتر ئەوە کاری سەرەتاشم بوو کە شتێک بوو ئەمیست هەر چۆنەڵی بووی دەسم ڕابێت بۆ خۆمی بکەم بۆ نمونە ئەو قازیان هەر زۆر تایبەتە لەلام ئەوەی ئەو لاشانە سەری ئاسکێکە پێم وایێت بیرەکەیتەوە لەوەی کە لەسەر کەرەستەکانی ناوماڵیش وەکو ئەم بەرگی گۆشانە زیاتر کاری زیاتر بکەیت بەدەر لەم دوو کارێکە هەتا زۆر زیاتریشم کردووە ینی ئێستش بەردەوام زیاتر خەڵک خواستی هەیە لەسەر ئەم کاریان خواستی خەڵکی لە نێو کەلوپەل و کەرەستەکانی کە تۆ دروستی ئەەکەی بە شازێکی گشتی لەسەر کامیان زیاترە واللهی بەعام لەسەر هەموویەتی چونکە من لەسەر تەڵەبیش ئیشەکەم لەسەر تەڵەب کارە دەستەکان مەکەم بەس ئەم مەدالیایی کە بۆ سیارە هەڵیاواسین چونکە ئیشێکی تازە لەگەڵ فەقیانە ڕاگرەکان زۆر زیاتر تەڵەبی لەسرە زۆر باش ئێستا ئیشەکەت تۆ ئەو پەتەی کە بەکاری هێنی ئەو بەکرەیە دەرزیەکەت هەموو ئەمانە بێت تایبەت بێ وایە تقریبا ئەبێت تایبەت بێ ئەگەر تایبەتیش نەبێ ئیش تەڕوات بەس من وا حەزەکەم کە ئێستا بۆ نمونە ئەم پەتە ئاویە
دیار نییە لە ناو ئیشەکانە ئەگەر ڕنێکی تر بەکاربێنی لەوانەیە ڕەنی مرۆکە بگۆڕێ یان تۆزێک دیار بێ لە ناویە بۆیە ئەمە بەلاوە باشترە پەسەندترا و دەرزیەکەش بۆ ئەو گونجاوەکە حتا باریکترین مروشی پیا ئەوێتی تێپەڕ ئەبێت بۆی مشکلم بۆ دروست نکات چەند جارێک دەرزی بگۆڕم و ئیزعاجم کات و هەر ئەمە بەکارێنم جا کە ڕاهاتیشی لەسەری زۆر خۆشە ئیشکردن لەگەڵیان وایە جا بەکرەکە زۆر جار ئەگەر بەکرە ئاویەکان بێت زۆر زوو گرێ تێئاڵێت یاخود گرێ ئەبێت تخوات ئەم کێشانەی هەیە تۆ چی ئەەکەی بەدەستەوەی کە ئەم بەم تۆڕە تۆزێ باشترە بدات کە ئەگەر لی بکەیتەوە ئیزعاج دەکات بەڵام ئەم تۆڕە واکات کە ئەوەی بە تەسەلسل خۆی هەرکە ئەیکڕی بەم شێوەیە بەڵێ ئەیکڕی بەم شێوەیە ئیترەوەی من لی ناکەمەوە بەڵێ بەڵێ نایڵە بڵاو بێتەوە زۆر باشە کەرەستەکان لێرە هەمووی بەردەستە خاتوڕێکە لە کارەکانت بەکاریهێنی بەڵێ هەمووی تقریباً لە بازاڕەکانان دەستەکەوێ و من شتێکیشم کردووە کە بازێک لە پارچەکان ئەگەر بمەوێ زۆر تایبەت بێ یان دووبارە نەبێتەوە جارێکی تر ئەکسسواراتی نەو بازاڕیان ئەوانەی کە بە حازری هەیە موروەکانی یان ئەو بەشانەی تری استفادە لێ یەکەم و جارێکی تر بەکاری ئەهێنمەوە ئیشێک هەیە لەویا پیرۆزەیە ملوانکە بۆ هەڵمۆشان و جارێکی تر دروستم کردوتەوە بۆ ناوەڕاستەکەی اینجا ئەو پارشانەی کە بەو شێوەیە دروستی ئەەکەم ئەبێت بە تاک کارەکە باست کردوت پیرۆزەیەوە ئەو پیرۆزەی کە ناوەڕاستەکەی پیرۆزەیە ئەمەیانە بەڵێ ئەمەیانە چی لێ کردووە؟ ئەو پیرۆزەیی ناوەڕاست خۆی ملوانکەیەک بوو ئیتر من شکانومە و بەس ئەوەی وەرگرتووە و جارێکی تر ئیشم تیا کردوەوە زۆر باشە ئەمەش زۆر جوانە ئەژین خۆی پیرۆزەیەکێک لەو بەردانەکەوتر ئەنەژێکی یەکجار زۆری هەیە جاش بووە شتێکی تر هەر بەم شێوەیە ئەکسسواراتی دەرەوە بێت خۆت بیهێنی تێکی بێ اینجا بیکەی بە شتێک خۆت دروستە کردووە بە تایبەتی موروەکانی ئەو بەشە وردەکاریەکانی کە تایەتی ئیسفادەی لەکەم و جارێکی تر بەکاری ئەهێنمەوە اینجا عادەتەن ئەو پارچانە تاک دەرەچێ ینی ئێستا بۆ نمونە پێم بڵێن ئەوم بۆ دروستکەرەوە ناتوانم چکە هەرو دانەیە جا بۆ کوالیتی بابەتەکان چەند گرنگی پێ زۆر چونکە ڕەنگە کاتێک تۆ کە گوڵێخەیەکە کڕی حەز نەکەی تێک بچێت حەزت کەس بکەی زۆرترین کات بمێنێتەوە چەند گرنگە کە گرنگی زۆر بە کوالەتیەکەی بیت و لەگەڵ ئەوەشا ئەو کەسێک کە لێت ئەکرێت و مەڵێک ڕێنمایی پێ بێت کە نابێ ئەم شتانەی بەربکەوێت ڕۆی تێک نەچێت ڕاستە زۆر گرنگی بە کوالەتی ئەم لە سەرەتای هەموو ئیشەکە ئەگەر بمێت بزانم کە چۆن دەرەچێ سەرەتا بە خۆمی دروستەکەم یەکەم پارچە بۆ ئەوی بزانم ئەم وڕۆی کە تیا بەکار ئەهێنم چەندێک بەرگە ئەگرێ چەندێک ڕەنەکەی تێک ناچێ ئەتوانم مەسەلەن گرنگی ئەوەی کە لە لای خۆمە ئەوەی پێ بم بڵم هەتا ئەوەنە تێک ناچێت و ناگۆڕێ و بۆ مەسەلەن زنجیر و بۆ شتەکانیش هەر کەسێک بردی بێتی ڕێنمای ئەوە ماوە کە ئەڵێم بۆ نمونە نابێ عتری بەرکەوێ نابێ لە شوێنی شێدارە دابنرێ بۆ ئەوی تێک بچێ بەکەن زیاتر ئەمێنێتەوە بەکە ئەزیێت کێشی کارەکەت نیشانی کامێرا بێ چونکە بزانین ئێستا گەیشتە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەکەمان بۆی کە بینەرانمان بزانن کارەکە گەیشتە کوێ و ئەوانش ئەگەر بیرۆکێ لەم جۆران هەیە ئەتوانن بەو شێوەیە جێبەجێ بکەن تۆزێکم بە موروە گەورەکان پڕ کردوتەوە دواتریش ئیشی وردەکاریەکەی بە مرۆڤ بچووکەکانەکەین کە گەورەکان تەواو بوو ئیتر ئیشی وردەکاری بچووکەکانی تیاکەین و حەزر ئەبێ و دواتر ئیتاڕەکەی لێوارەکانی ئەبڕین و دەرزێکی گوڵئێخەین لە پشتەکەی ئەتوانی بیت لە ئێخەت ئەتوانی بی بە جەنتا بۆ زۆر مەبەزانی شەرت نییە بەس بۆ ئێخە و بۆ ئەوە بەکاری بێنی بۆ زۆر جوانکاری تر دەستەکانە خۆش بێ کارەکانە زۆر جوان بوون سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی